وەرزینەوە یاسادانان لە پەرلەمانی عێراق ئەمڕۆ دەست پێ دەکاتەوە دوایین جار کە پەرلەمانی عێراق دانیشتووە 12 مانگی 6 بوو ئەویش سەبارەت بە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە بۆ 3 ساڵی داهاتوو عێراق بووە. دیارەکە تەمەنی خۆشی درێژ کردەوە لە وەرزی دووەمی دانیشتەکانیدا بەهۆیەوەی کە پرۆژە یاسای بودجە پەسەند نەکراوە، بەڵام کۆمەڵێکی یاسای گرنگ هەن کە لەم وەرزەدا خوێندنەوەی لەسەر دەکرێت و پێویستە پەسەند بکرێت. ناکۆکی سیاسی نێوان شیعە و هەروەها لایەنەکانی دیکە لەم بارەوە هەیە. میوانێکم لەگەڵە لە بەغداوە لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە زیاتر قسە دەکەم. بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز ڕێبوار ئەم کاتت باش. ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان کۆمەڵێک بابەتی گرنگ لە خۆ دەگرێت. لە گرنگترین ئەو یاسایانە چییە کە لە پەرلەمان دەخرێتە بەرباس؟ ئایا ناکۆکی لایەنەکانی لەسرە؟ بەڵێ دیارە ئەوڕۆ وەرزی دووەمی یاسادانان لە ساڵی دووەمی پەرلەمان ئەوڕۆ دەست پێ دەکات. دانیشتنی یەکەمان ئەوڕۆیە لە جەدوەلی ئەعمال کۆمەڵێک پرۆژە یاسا دانراوە و ئەوڕۆ خوێندنەوەی یەکەمیانەوە دەکرێت، بەڵام ئەو یاسانەی کە ئەوڕۆ لە با بڵێن جەدوەلی ئەعمال داهاتیە ئەو یاسانە نین کەوا هیچ با بڵێن کێشەی سیاسیان با بڵێن خلافی سیاسی لەسەر نێوان لایەنە سیاسەکان زۆربەی یاساکان پێم وایە بە شێوەیەکی ئاسایی وەکو کاری ئاسایی پەرلەمان و ڕۆژانەی پەرلەمان پێم وایە جێبەجێ ینی خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێتن و بەڕێگای خۆیدا دەڕواتن لە بۆ خوێندنەوەی دوم و پاشانیش لە بۆ گفتوگۆکردن لەسەری. باشە، باس لە یاسای لێبوردنی گشتی دەکرێت کە لایەنەکانی سوننە کورد و شیعە لەسەری ناکۆکیان هەیە بۆ پێی کە کەسانێک لە سەردەمی حکوومەتەکانی پێشوو حکم دراون ئەوان دەکەونە بەر لێبوردنەوە. دەگوترێت ئەمە متمانە لە نێوان هاوڵاتیان بە حکوومەتدا ناهێڵێت. ئەم پرۆژە یاسایە پێشبینی دەکەن پەسەند بکرێت و تێپەڕێنرێت لە پەرلەمانەوە؟ دیارە پرۆژە یاسای لێبوردنی گشتی یەک لەو بابەتانە بووکە لە ڕێکەوتنی سیاسی لە بۆ پێکهێنانی حکوومەت ڕێکەوتنی لەسەرکرا لایەنە سیاسیەکان ڕەزامەندیان لەسەری پیشانداوە، هەروەها لە منهاجی وزاری حکوومەتیش داهاتیە پەرلەمان لە منهاجی وزاری دەنجی لەسەردا. ئێستا ئەو بابەتە یەک لەو بابەتانەیە کە لە کۆبنەوە سیاسیەکانی ئیتلافی ئیدارەی دەوڵە و لایەنە سیاسیەکان گفتوگۆی لەسەر دەکرێت، بەڵام بە شێوەیەکی ڕسمی هەتا ئێستا حکوومەت هیچ پرۆژە یاسایەکی سەبارەت بۆ بابەتە تەقدیمی پەرلەمان نەکردی و هیچ پرۆژە یاسایەک نەگەیشتە پەرلەمان. ئێستاش لایەنەکان بەتایبەت لایەنی سوننە زیاتر دەخل لەسەر ئەو بابەتە دەکاتەوە، بەڵام بە شێوەی ڕسمی هیچ پرۆژە یاسایە کە تا ئێستا نەگەیشتە پەرلەمان سەبارەت بە بابەتی لێبوردنی گشتی. باشە، لەسەر چه خاڵێکی و پرۆژە یاسایە ناکۆکن و بابەتی کە جێ مشتومڕە لە نێوانیاندا چییە؟ کامە لایەنیان ئەیانەوێت بۆچوونی خۆیان بسەپێنین یا کامە لایەن دژی بۆچوونی لایەنەکانی دیکە دەوەستنەوە؟ ئەو بابەتە هەتا ئێستا نەتوانێت ناوردەکاری بابەتەکە ئایا بە شێوەیەک دەبێتن و نقطەی خلاف لە نێوان لایەنە سیاسەکان لەسەر چ خاڵێکە، بەڵام ئەوەی کە ئێستا هەتا ئێستا ڕێکەوتین لەسەر نەکراوە لە ڕووی مەبدەئیەوە، چونکە وەکو باسم کرد کە پێشتر ڕێکەوتین لەسەر کرابوو کە ئەو پرۆژە یاسایە پێشکەش بکرێت، بەڵام نەچوو بوونە سەر وردەکاری پرۆژە یاساکەیان وردەکاری لێبوردنی گشتی بە چ شێوازێک دەبێتن. ئەوەی ئێستا هەیە هەتا ئێستا هەر بە عمومیات باسی لێوە دەکرێت، نەچوونێ ناو وردەکاری بۆی بزانین کێشە لەسەر چ خاڵێک لەو خاڵانە هەیە، بەڵام ئەوەی کەمە لەلایەنی سونی بەتایبەتی کە داواکاریەکانی ئەوان دەبیستن ئەوان داوا دەکەن کە لێبوردنی گشتەکە بە شێوەیەک بیتن کە دووبارەکردنەوەی لێکۆڵینەوەی تێدا هەبێتن لە ئەو خەڵکانی کە ئێستا حکوم دراون لە دادگاکانی عێراق. بەڵێ، باشە، بابەتێکی دیکە پرۆژە یاسای نەوت و غازە بڕیارەکە لەم وەرزی نوێی یاسادانان لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت. ئایا وردەکاری سەبارەت بە پرۆژە یاساکە دەزانن بە چ شێوازێک دەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆنە؟ دیارە بابەتی یاسای نەوت و غاز یەک لەو بابەتانەیە وەکو پێشتریش باسم کرد لە زمنی ئیتیفاقی سیاسی لایەنە سیاسیەکان داهاتەوە، هەموو لایەنەکان ڕەزامەندیان لەسەر پیشاندا لە پێکهێنانی حکوومەت و بە هەمان شێوەی یاساکەی پێشتر کە باسمان کرد هاتە ناو پەرلەمان و لە منهاجی وزاریش باسی لەوە کرابووە، لە پەرلەمانیش دەنجی لەسەردرا ئەو کەواتە حکوومەت خۆی ئیلزامێکی لەسەر خۆی دروست کردیە و هەروەها لایەنە سیاسیەکانیش خۆیان ملزم کردیە بە واژوەیە کە لەسەر ئەو ڕێکەوتنەی کە کردیتیان لەو خولەی پەرلەمان دەبێ یاسای نەوت و غاز تێپەڕێنرێتن بەڕاستی، بەڵام ئەوەی کە هەتا ئێستا هەیە هەر پەرلەمان چاوەڕێی ئەوە دەکاتن با بڵێن کورد لە سیاسەکان بەتایبەتی ئێمەی کورد لەگەڵ حکوومەت چاوەڕێی ئەوەین کە پرۆژە یاساکە لە حکوومەتەوە پێشکەش بکرێت لە بۆ پەرلەمان، بەڵام ئەو پرۆژە یاساش هەتا ئێستا بە شێوەی ڕسمی نەگەیشتە پەرلەمان. ڕاستە دانیشتن کرایە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لەسەر ئەو بابەتە لەو ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایە، بەڵام بە شێوەی ڕسمی پرۆژە یاسای
یاسایەک پێشکەش بە پەرلەمان کرابی نەخێر ئەو پرۆژە یاسایە پێشکەش نەکرا. طبعی پرۆژە یاسای نەوت و غاز جیا لە پرۆژە یاساکانی دیکەی لەو بابەتەیە کە چەندین ساڵە لە نێوان لایەنە سیاسیەکان ناکۆچی لەسەرە. ئێمە داوا دەکەین ئەو یاسایە بە جێرەی دەستور دەربچی، ئەوەی کە لە مادەی 112 دەستور باسی لێوە کرایە شێوازی مامەلەکردن لەگەڵ ئەو نەفتێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵام لایەنەکانی دیکە دیارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە خولەکانی پێشووتری پەرلەمان هەر دواخستنێک ینی با بڵێن خۆدزینەوەک هەیە لە تێپەڕاندنی یان با بڵێن پێشکەشکردنی ئەو پرۆژە یاسای دوو جاریش پێشتر لە خولەکانی دوو سێ محاولە هەبووە لە بۆ تێپەڕاندنی یاسای نەوت و غاز، بەڵام بەهۆی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان ئەو پرۆژە یاسای پێشبینی دەکەن کە لە مۆرزە تێپەڕێنرێت پەسەند بکرێت پرۆژە یاسای نەوت و غاز بەڕێز ڕێبوار بەجێرەیە و ئیتیفاقی کە لە ئیتلافی پێکەنانی ئیتلافی دەورە پێکەنانی حکوومەت و لە منهاجی وزاری هەیە بەڵێ دەبێ حکوومەت بەجێرەوە ئیتیفاقە ملزەمەکە ئەو پرۆژە یاسا با بڵێن ڕەوانە بکات لە بۆ پەرلەمان و لە پەرلەمانیش تەمان گفتوگۆی لەسەر دەکرێتن لەسەر بابەتەکان بە چ شێوازێک گفتوگۆکان دەگەنێت شوێنێک و ئایا دەگەنە ڕێکەوتن لە خلالی ئەو خولەی پەرلەمانیان ئەوە دەمێنێتەوە سەر ئەو گفتوگانێک کە لە پەرلەمان لە نێوان لایەنە سیاسیەکان دەکرێت. بەڵام گرنگ کە ئەوەیە کە پرۆژە یاساکە بگاتە پەرلەمان و بۆ ئێمە بتوانین کاری لەسەر بکەین، بۆ بتوانین خوێندنەوەی یەکەمی بۆ بکەین و تا بتوانین لە سەروردەکاریەکەی گفتوگۆی لەسەر بکرێت. باشە لە هەفتەی ڕابردوو دادگای باڵای فدرالی لەسەر تانەدان و سکاڵای محەممەد شیع سوودانی سەرۆکۆزیرانی عێراق کارکردن بە 12 مادەی لە پرۆژە یاسای بودجە ڕاگرت. بەڵام پەرلەمانتاران گلەی ئەویان هەیە بە تایبەتی لە حکوومەت یاریمی کوردستانیش کە بۆچی تانە لە مادەکانی 13 و 14 کە دەستکاری کراوە پەیوەست بە پشتگیریمی کوردستان لە بودجە نەدراوە. پێتان وایە هەڵوێستی پەرلەمانتاران چی دەبێت لە پەرلەمان لە وەرزە نوێدا بەرامبەر بەم بابەتە؟ ببوورە دەنگ نابیست باشە پرسیارەکەم دووبارە دەکەمەوە سەبارەت بە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی. ئێستا دەنگم دەبیستی بەڕێز ڕێبوار ئەگەر پرسیارەکەم دووبارە بکەمەوە دەنگم گاتە لای بەڕێستان. باشە هەفتەی ڕابردوو دادگای باڵای فدرالی کارکردن بە 12 مادەی ناو پرۆژە یاسای بودجەی ڕاگرت لەسەر سکاڵا و تانە لێدانی محەممەد شیع سوودانی، بەڵام مادەکانی 13 و 14 پێوەست بە پشتگیریمی کوردستانی تێدا نەبوو کە دەستکاری کرابوو. ئایا پەرلەمانتاران لە مۆرزەدا هیچ هەڵوێستێکیان دەبێت لە پەرلەمان؟ ئایا حکوومەت یاریمی کوردستانیش هیچ هەوڵێکی هەیە لەم بارەوە بۆ تانەدان لەو بابەتە؟ بەڵێ دیارە ئەو تانانەی کە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە لە هەندێک لە مادەکانی پرۆژە یاسای میزانیە درا لە پێش دادگای ئیتیحادی و ئەو بڕیاری کە لەلایەن دادگاوەش دەرچۆ بەڕاگررتنی ئەو مادانە و تەمانەوە بۆ شێوەی کاتی دەبێت نیشتان بڕیاری کۆتایی سەبارەت بەو مادانە دەرنەچووە لە دادگای فیدرال و ئەو مادانی کە ئەو تانی لێدرا بەڵێ ئەو مادانە ناگرتەوە ئەوانەی کەوا تایبەتن بە هەرێمی کوردستان ئەوە دەکرێت هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەجێرەی یاسای دادگای فیدرال و هەروەها نیزامی داخلی دادگای فیدرال دەتوانێت ئەو تانە لەو مادانە بداتن کەەوە بە شێوەیەک دەبینی کە لەگەڵ دەستوری عێراق نایەتەوە یان مخالفەی دەستوری تێدا هەیە. بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تانەی لە ئەو مادانەی پێشکەش بە دادگای فیدرال کردیان ئەوە دەکرێت ئێوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە قسە بکەن. باشە کەواتە لە پەرلەمانەوە وەکو فراکسیۆنە کوردیەکان هیچ هەوڵێک لەم بارەوە نییە بۆی کە لە پەرلەمانم بابەتە باس بکەن یاتانە لە ئەو مادانە بدرێت کە دەستکاری کراوە، بەڵام هێشتا هیچ هەوڵێک بۆ جێبەجێکردنی ڕاستەقینەی مادەکان بەپێی دەستور و بەرنامەی کاری دەوڵەت نەدراوە. دیارە تانەدان لە یاسای میزانیە لە نظامی داخلی محکمە ئیتیحادی بە شێوەیە کاتیە جیایە لە یاساکانی دیکە لە مادەی 22 و مادەی 19 لە نظامی داخلی محکمە ئیتیحادی باس لەوەی دەکاتن ئەوانەی کە مافی ئەوان هەیە تانە لە یاسای میزانیە بدەن ئەوانن کە حکوومەتی ئیتیحادیە وەزیرە تایبەتمەندەکانن و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو تانەیە وەکو یاساکانی دیکە نییە هەر کەسێکەوە متەزەرر بوو یان هەر ئەندامێکی پەرلەمانیان هەر هاوڵاتێکی عێراقی بتوانێت تانە لە مادەکانی یاسایەک بداتن کە دەبینیتن مخالفەی دەستورە شێوازی تانە لێدان لە یاسای میزانیە لە عێراق لە بەجێرەی نظامی داخلی دیاری کرا چەند لایەنێک لە بۆیان هەیە. بۆیە ئەوە ئەندامانی پەرلەمان مافی ئەوان نیە لە تانە لە یاسای میزانیە بدەن بەجێرەی نظامی داخلی محکمە ئیتیحادی، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مافە هەیە و دەسەڵاتە هەیە دەتوانێت تانەی لێ بداتن، بەڵام ئەوە دەکرێت وەکو باسم کرد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەن ئایا تانەکان پێشکەشکرایان تانیان هەیە دەیانەوێت تانە لێ بدەن ئەو بابەتە دەگەڕێتەوە لای
ئەوان بەڵام ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی کردیتی بکو باسم کرد چەند مادەیە کەوتانەکەی لە مادەکاندا و لە پێش محکمە ئیتیحادی هێشتا بڕیاری کۆتایی لێ نەدرایە. باشە بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی، زۆر سپاس.